بێگومان ئێمە ئەزانین زۆر جار سەرکۆ ئەوترێت لە کۆمەلگای ئێمە ئەمە هەیە خوشکەکان هەمیشە بە چای کەسێکەوە سەیرەکرێن کە دڵسۆزن زۆر فیداکار و لێبوردن پڕن لە خۆشەویستی بۆ هەموو تاکەکان زۆر جار براکان ئەڵێن دایکی دووەمانن خوشکەکان ئەڵێن دایکی دووەمانن و یاڕبی سایی ئەوەی دایک و باوکە بەسەر منداڵەکانیانەوە بمێنێت ئیشەڵڵا ئەو گەرمی گوڕیە لە ماڵی هەمووانە هەبێت بەڵام ئەگەر خوا نەخواسە یەکێکیان یا هەردووکیان لە ژیانە نەمابێتن زۆر جار دایک ئەو خوشکە وایە بەڕاستی سەرکۆ جێگرەوەیەکی ئەو دایک و باوکا بێت بۆ منداڵەکان بە تایبەت ئەگەر خوشکی گەورەتر بێت بە بەردەوامی خەبینەوەیەتی براکەی کێ بکا بەزاوە ئەمیان لە داهاتووە چی لێ دێت ئەگەر مناڵ بن تەمەنێکی کەمیان هەبێ هەندێک جار خۆیەکا بە قوربانی سەرکۆبەوەی کە ئەوان گەورە بکە جا ئێستا ئەم ڕۆژە تەرخان کراوە بۆ ڕۆژی خوشک وە کۆمەڵێک ئێستا ڕۆژیان دیاری کردووە وەکو ڕۆژی برا ڕۆژی خوشک ڕۆژی خوشکەزا هەر چەند ڕۆژێک بە لە ئێستا بوو ئەمانە زۆر زۆر جوانە سەرکەواکەن بە قسەکەی تۆ بیانێکێکی جوان بێت تۆ تەلەفۆنێکی بۆ بکە یان ئەگەر لە شارەکەی خۆتا بێت بڕۆی سەردانی بکەیت بەیەکەوە بچنە دەرەوە بازارێک بکەن چونکە بۆیە باسی بازارکردنەکەن لەنا خوشکەکانە ئەمە زۆر زۆر هەیە ئەگەر کاتیان هەبێ و مەجاریان هەبێ پێم وابێ هیچێک بەقەت ئەوە خۆش نیە تۆ لەگەڵ خوشکەکە تا بچیت بۆ بازار زۆر جار سەلیقەتان لە یەک نزیکە وە سەبر و تاقەتەکەشتان زۆرە بۆیە بەدەم ئەوەی کە قساکەن ئەچن بازاڕێکیش ئەکەن جا ئەمڕۆ ئێمە لەسەر ئەم ڕۆژی خوشکە زیاتر ئەمانێت گفتگۆ بکەین هەر بۆیە خاتونێکی بەڕۆز مامۆستا کەوسەر حەسەن توێژەری کۆمەڵایەتی لە لامان ئامادەیە ئەگەر لە لامان ئامادە بێت بێتر ئێرە بۆی کە گفتگۆ لەگەڵ بەڕێزیان دەست پێ بکەین بخێر بێ مامۆستا کەوسەرگیان سەرچاو باشی بەڕێزە سەرچاو بژیت بەخێر بێ سەرچاو فەرمو بەخێر بێت بەخێر بێت باشن مامۆستا کەوسەر من و سەرکۆ تا ڕادەیەک باسی خێزان و بۆ تایبەت باسی خوشکمان کرد ئێستا بەڕێزت چۆن باسی خوشکەکەی ئەگەر خوشکت هەیە پەیوەندیەکەتان چۆن باسی ئەەکەیت وڵا دەستان خۆش بێ سەرەتاتەوەلەکەتان جوانە بەڕاستی لای من خوشک بەڕاستی نازانم بڵێم گەورەترین یەکێکە لەو کەسانی کە لە حیاتی هەر کەسێکمانە زۆر ئەتوانم بڵێم نهێنی پارێزە خەمڕەوێنە ڕێک دڵسۆزە پشت و پەنایە یعنی پێناسەیە کە نازانم ئەوەنە جوانە نازانی چ وشەیەکی بۆ دانێ بەڕاستی خوشک یەکێکە لەو کەسانی کە هەمیشە قوربانی بووە قوربانیە یا بۆ دایک بۆ باوک قوربانیەوە بۆ براکانی زۆر خوشکە بووە هەر زەواجی نەکردووە لە پێناوی ئەوەی کە یعنی ویستوێتی لە ماڵە باوانە بمێنێتەوە لەبەر هەندێ هۆکار یان لەبەر هەندێ ئەوەی کە دایکی نەخۆش بووە یا باوکی نەخۆش بووە خۆی کردو بە تەسیە خۆی کردو بە قوربانی لەو پێناوەیە هەر تەنها لەبەرەوەی کە ئەوەندە دڵسۆزە ئەوەندە یعنی نازانم هەمیشە ئەفزەڵیەتی یاوە بە ماڵە باوان کە زەواجی شەکە هەمیشە هەر ئەفزەڵیەتی یاوە بە ماڵە باوان زۆر لەسەریشی بووە بە ماڵ لەسەری کەوتووە لەلایەن ماڵە هاوسەرەوە هاوسەرەکەیەوە کەوتوەتی تۆ زۆر گرنگی بە ماڵی باوانەی تۆ زەواجت کردو تۆ نابێ وابی ئەو نیە کۆمەڵێ نابێیان بۆ داناوە بەڵام دڵنیاتەکەمەوە ئەو هەر لەو ململانی و سراعەیە هەر ژیاوە بێ گوێدانە ئەوە ئەو دڵسۆزیی خۆی هەر بەردەوام بووە بۆیە ئەوەندە لای من ئەوەندە گرنگە ئەوەندە گەورەیە نازانم چۆن پێناسیکەم باش زۆر جاڕەڵێن لە خێزانەکانمان لە ڕابردووە خێزانەکان زۆر بوون ژمارەیان من بەڕاستی لە باحەل لەم نمونەیە لە ماڵی خۆمەوە دەست پێ من حەو خوشکم هەیە یعنی دایما زۆر سپاس دایم وا هەست دەکەم کە پشتێکی زۆر زۆر گەورەم هەیە چکە لەبەرەوەی کە ئەزانم کە چەند خوشکەکان دڵسۆزن بۆ تۆ یعنی کە بزات بۆی کە تۆش پچکۆلەی ماڵەوە بیت ئەیتر ئەزانی کە چەند خۆشەویستی جا خۆشەویستیەکانیش بەبێ ماسکە یعنی لە دڵەوە ئێمە لە خوێنەوەی کەواتە ئێمە کە ڕۆژێک تەرخان کرابێ بۆ خۆشت من بەڕاستی لە خۆمەوە دەست پێەکەم ئێمە وەکو پیاوان ڕێزگرتنی ئێمە تا چەند پێویستە بۆ خوشکەکانمان خۆشەویستی ئێمە تا چەند پێویستە کە جارێک تۆ بۆ بڵێ گیان ئەو سەد جار لە دڵی خۆیان بە تۆڵی گیان یعنی ئەمە چەند گرنگە کە بتوانین ئێمە ڕنگدانەوەی جوانترمان هەبێ بۆ ئەوان کە ئەوان ئەوە بە سۆزێکی جوانەوە لەگەڵ تو ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە حەقا فعل و ڕەتفعل هەیە هەمیشە جاری وایە فعلەکانەوە نەجوانە بێ ڕەتفعلەکانیش هەر جوان بن بۆی
ئەوەندە دڵسۆزە ئەوەندە نازانم میهرەبانە ئەوەندە تەسحیەیاوە ئەوەندە براو خوشکەکانی لەلا گرنگە بۆیە ئەبێ ئەو مادەم ئەوەندە باشە براکانیش بۆ چاوە سەیریکەن کە ئەمە کەسێکی مەزنە لە ماڵەکە کەسێکی گەورەیە نەک زۆر جار بەداخەوە هەندێک لە براکان ئیستیغلالی باشی خوشکەکانیانەکەن ڕەنگە ڕەتفعلەکانیان زۆر باش نەبێ بەرامبەریان ڕەنگە بە نەوعێک وەریگرن کە سادەیە ساویلکەیە هیچ نازانێ بۆچی حتمما ئەو ئەرکێتی هەروە باش یان ئەوە ئەرکی سەرشانیەتی ئەبێ وابێ نە خێوانیە ئەوەندە میهرەبانە لە میهرەبانی خۆیەوە لە دڵسۆزی خۆیەوە ئەو فعلانە دەرەبڕێ بۆیە ئەبێ هەمیشە ڕەتفعلەکان جوان بێ بە تایبەتی ڕووەکەمە دەمی براکان چونکە هەمیشە دایکان و باوکان مناڵەکانیان زۆر لا گرنگە مناڵەکانیان خۆشەوێ بە کچ و بە کوڕەوە ڕەنگە ئەو جیاوازیش نەکەن ئەو جیاوازیە زەقا دایکان و باوکان هەمیشە ئەگەر مناڵێک لە مناڵەکان باشتر بێت ڕەنگە دەری نەبڕن لە ناخیانە ئەهێڵنەوە کە ئەو مناڵیان لا گرنگترە لا باشترە ئەویش هۆکارەکەی ئەوەیە ڕەنگە گوێڕایەڵتر بێ دڵسۆزتر بێ باشتر بێ میهرەبانتر بێت بە دەمەوچوونی زیاتر بێ ئەمانە هۆکارێکن بۆ ئەوی ڕەنگە لای دایک و باوکان ئەو مناڵە لە ناو هەمویانە گرنگتر بێ بەش هەمیشە دایک و باوکە عاقڵەکان ڕۆشنبیرەکان نابێ ئەمە دەربڕن کە مناڵێک جیاوازتر لەوانی تر سەیرەکەن یا بە چاوێکی خۆشەویستانەتر میهرەبانەتر یان ئەوە نییە سۆزی زیاتریانەیەنێ ڕەنگە زۆر دەری نەبڕن بۆ هەستی ئەوانەی تر برینار نەکەن بۆیە هەمیشە ئەڵێم براکان ئەو برایانی کە خوشکیان نییە دڵنیاتەکەمەوە ڕەنگە بێ پشت و پەنا بن بێ دڵسۆز بن بۆیە خوشکەکان ئەوەندە گرنگن هیوادارم براکان نەک لە ڕۆژی خوشکانە هەر ڕۆژانە ڕەنگە ئەگەر بیڵێم ئەو نییە ئەڵێنەوە نابێ زۆرە بەڵام هەفتانە گوڵێک بۆ خوشکەکانیان بەرنەوە دڵیان تەلەفۆنێکی بۆ بکەن هەواڵی بپرسن ئێستا شتەکان ئەوەندە کار ئاسانیە من هەمیشە ئەڵم هیچ بڕووبیانوێک نەماوەتەوە بۆ ئەوی تۆ نەتوانی هەواڵی بەرامبەرەکەت پرسی چونکە زۆر ئەوە نییە هەر بەبوونی تەکنەلۆژیا زۆر بەرفراوانە ناتوانی تەلەفۆنکەی ئەوە ئەتوانی مەسجێک بنێری ناتوانی مەسجێک پێتەچێت تا ئەینوسی ئەتوانی هەر بە ڤۆیسێک بەدەم ڕۆشتنەوە خۆشمێ خوشکەکەم چەند بیرتەکەم ئەموو شەیە ئەیکاتە باڵا لە ئاستی باڵایە خۆیە بینێتەوە ڕەنگە چەند دڵسۆز بووە ئەوەندەی تر سەد ئەوەندەی تر دڵسۆزتر خۆی پیشان بە ئەجا بۆ لەوە باشتر نەکەین مامۆسایانی من لە پێشەکەی کەشا باسم کرد ئەگەر کاتمان هەبێ بە واز لەو ڤۆیس و بنامێژ بێنی چی سەردانی بکەین زۆر باش یعنی هەر لەسەر ڕێگاکەمان زۆر باش بۆ لای سەردانیکەین و باشترە بەڵام ئادەی چایەکەم بۆ لێنێ و با دانیشین و چۆنە ئیسا ئەوەنە دەرفەتەکان کەم بوونەتەوە نازانم کەوتوینەتە زەمنێکەوە دەرفەتەکان زۆر کەمن بە نێر و مێوە بە ژن و پیاوە بە کوڕ و کچانەوە هەمووی لە دەرەوە کارەکەن یعنی زەمن و زروف و بیئەکە وای کردووە ڕەنگە هەمومان پێویستمان بەوە بە کار بکەین لە پێناوی بژێوی ژیانی خۆت و ماڵ و مناڵەکەت ئەم کارکردنەوەات لێکا لە بەیانۆ تا دوو تۆ ڕەنگە لەسەر کارەکەت بی لە دوای دووە ڕۆیتەوە ماندووی سیرەکەی کەمێ ئیسراحەتەکەی دواتر ڕەنگە میوانێ بێ دواتر ڕەنگە مناڵەکەت سەرقاڵەکە هاوسەرەکەت سەرقاڵەکە ئەمانەوات لێکە ئەو دەرفەتت نییە ڕەنگە زیاتر سەردانی بکەیت ئەگینا سەردانیکردن ئەوەندە خۆشە نازانم تۆ کە سەردانی خوشکەکەتەکەیت و لە دوورەوە باوەشی سۆز و محبەتی بۆ ئەەکەیتەوە ئەزانی چۆنەوەکو ئەوایە گەورەترین خەڵاتت کرد بێ بەڵێ خوشک قەت چاوەڕێ ئەوە نییە براکەی بچێ خەڵاتێکی گەورەی بکە خوشک تەنها سۆز و میهرەبانی و باوەشێکی جوانیەوێت لە براکەیەوە بۆ ئەوەی ئەوە نییە ناخی ئاسوودە بکە هەمیشە خوشکەکان وا بیرەکەنەوە پێی خۆشە ئەوەیشی هەیەی بیبەخشێ بە براکانی بە دایک و بە باوکی نازانم خی گەورە خوشکەکانی بەو شێوازە دروست کردووە خۆ ڕەنگە برایش هەیە من بیستومە برایش هەبووە زۆر ئەوەندە میهرەبان بۆ لەگەڵ خوشکەکانی ئامادە بووە ژیانی هاوسەری من بە حکمی ئەوەی لەو بەشایە کارەکەم کێشەی کۆمەڵایەتی چارەسەرەکەم زۆر جار برا هەبووە ژیانی هاوسەری لە خۆی تێکداوە لە پێناوی هەندێک هۆکار کە نابێ بچیتە لای خوشکەکەت نابێ هاتوێ ئەمانە بکەی ڕەنگە لە خۆی تێگابێ لە پێناوی ئەوانە بۆیە ئەم تەبایەی ناو خێزان ئەم تونوتۆڵی ناو خێزان ئەم
خۆشەویستی و مهرەبانیە واد لێ ئەکا هەمیشە خێزانێکی بەختەوەربی هەمیشە ئەو خێزانەبی کە ڕەنگە کەسێک لە دەرەوەی خێزانەکەی تۆ ئەگەر ڕوو کاتە ماڵەکەت هەز بەم خۆشەویستی و میهرەبانی و سۆز و سیرەکە شیرازەی خێزانەکە شیرازەیەکە تۆکمێ و لەسەر بناغەی خۆشەویستی و لەسەر بناغەی ڕێز و لەسەر بناغەی ئەوەی کە ئەمانەت تەبان بەیەکەوە پشتی یەکە گرن پشتی یەک بەرنان بۆیە یاخوا خوشکەکان هەمیشە دڵسۆز بن بۆ براکانیش ئیشەڵا هەر ئەو باوەشە سۆز و مححبەتە بکەنەوە بۆ خوشکەکانیان چونکە دڵنیاتەکەمەوە زەرەر ناکەن لەوەیە قدر یەکتری بزانم جا مامۆستا کەوسەر خۆی ئەو خێزانانەی کە خوشک لە نێو مناڵەکانە هەیە ئەبینین خێزانێکی تەندروسترە بەتابێت لە ڕووی دەرونیشەوە جەلبیری بۆ نمونە نەرێنی لەم خێزانەیە کەمترە چونکە هەر خۆی ئەمە لە ناو کوردشایەڵێن کچ ئاوانترە خۆی ئێستا هەندێک خێزان هەیە بەداخەوە ئێمە ئەبینین بۆ نمونە ئەگەر چەند برای خوشکێکیان ئەبێت وەکو بە چای دەردی سەرەوە سریەکەن ئەڵێن خۆزگا ئەمەش کوڕێک بێت ئەبێ هەر ئاگامان لی بێت نازانم بۆ نمونە خوانە خواسە هەڵێنەکە بەم چاوە سەیری ئەکەن باباسێکی ئەم خێزانانەش بکەین بەڵێ زۆر بەداخەوە باشە بۆ لە کۆمەلگای ئێمەیە هەر هەمیشە فۆکسەکان لەسەر کچانە لەسەر خوشکەکانە ئەی وەڵاهی ئەگەر لە ڕۆزانستی و لە ڕۆژنبیریەکەەوە سێریکەی چکت کوڕ هەڵە بکە هەر هەڵەیە هەر هەمان هەڵەیە هەر هەمان سومعەیە هەر ئەمان کەسایەتیە یعنی بۆچی ئەبێ ئەگەر کوڕان هەڵەیە بکەن هەر لە ئاستێکی باڵا ببیندێت بەڵام کچان ئەگەر خوا نەخواستە هەڵەیە بکەن ئەبێ سەرزەنش بکرێن ئەبێ سیرەکەی سزایەکی تونیان بۆ داێن هەنێکجاری هەڵی خانەوادەش واکات کەوسەر بەرەو ئەو ئاڕاستی بەڵێ جاری وا هەیە سزاکە شتێکی ئەو تۆ نییە هەڵەکە سزاکە ئەگاتە کوشتن یعنی دایکان و باوکان کوڕەکانیان وا هانەیەن کە ئیترە بێ ئەم کچە نابێت بە زیندوی بمێنێتەوە سومعی عیلەکەی لەکەدار کردووە تازە تەواو ئێمە ناکری ئەمە ئەزانی چۆنە کوشتنی ئینسانێک هەروە گاڵتە نییە جاری وایە کچێک ڕەنگە مەسجێکی هەڵەی بۆ هاتبێ هەر بێ ئاگاش بێلەوە خۆتەزان ئێستا تەکنەلۆژیا وای کردووە ئەوەندەی لایەنە باشەکەیەتی زۆرترین لایەنی خراپەیەتی ئێستا ئێمە لە قوتابخانەکانە کۆڕ و سیمینارەکەین لەسەر باش بەکارێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەداخەوە هەمیشە کچانیش تەسحەیان ناوە لەو پێناوایە کوڕان وەکو بەرزیبانان بۆی دەرچوون سیرەکەی کچێکی بەدبەخت هەر تەنها ڕەنگە ئەوانەی کە دایناوە بۆ هەواڵ پرسیینێ بێ لە کەسە نزیکەکانی لە دایکی لە باوکی سیرەکەی لە لای لابەلاوە تووشی شتێکە بێ ئەمە ناکاتە ئەوە تۆ یەکسەر یعنی علامەتێکی ئیسفهامی زۆر خراپ لەسەر کچەکە و دانیت و یعنی براکان من ئەسڵەن یعنی لە دەیان خێزانم بیستووە براکەی هاناوە لە دژی کچەکەیان نابێت بێت تۆ لێی بێ شەقی تێ هەڵبە بیکوژە ئەمە سەری ئێمەی شۆڕ کردو ئەمە وای کردووە نابێ بێ دایکان و باوکانیش بۆ چاوە وانەکەن بۆچی ئەی بۆ کوڕەکەیان کە هەڵەیەگەکە ئەچن سڵحی بۆ ئەکەن زۆر جار کچێکیان ناوە لە باجی براکەیە ینی بۆچی بۆ ئەمە بۆ ئەم هەڵە قورسانە ئەکەن بەرامبەر بە کچێک برایەک هەڵەیەگەکە برایەک کەتنێگەکە برایە کەسێگە کوژێ بۆچی سڵحەکەی بۆی کە کچێک باجدەری ئەمە بێ ناکرێت ئەبێ بە یەک چاوسێر بکردن ئەبێ هەڵەکان وەک یەک ببینن ئەبێ کوڕەکەت هەڵەیەکی کرد کچەکەت هەڵەیەکی کرد لە یەک ڕوانگەوە سەیریان بکەیت هەردووکیان لایەنە ئینسانیەکە لێک بیتەوە هەردووکیان ئینسانن چنێت چمێن تو لایەنە ئینسانیەکە لێک بیتەوە هەر ئینسانی باشە کەواتە ئەمە دایم هەموو بابەتەکان کە پێوەستە بە خێزانەوە ئەگەڕینەوە بۆ سەرچاوەکەی سەرچاوەکەی کێ دایک و باوکە ینی گەورەکانی ماڵەوە ینی بۆ نمونە تۆ لە مناڵیەوە ئەگەر ئەم هاوسەنجی و ڕاگەرد ئەم ڕێز و خۆشەویستی و بە هاوسەنجی یا بە ڕووکچەکە نەوەکو تۆ کوڕەکە بەری وڵات تاقانەیە بە تۆزێ وەکوی خێزانەکان قسەکەی وەڵا ئەم تاقانەیە نازی زۆرترەیتر کچەکان سیانن و وازیان لێ بێنن شت بۆ مەکڕی ئەم مناڵە شت وەرەگرێ لە تۆ ئەم مناڵە لە ناو دەرونی ئەم شتانە ئەمێنێتەوە کاچێتە قۆناقی لە قۆناغەکانەوە کەپت کراوە گۆشەی گیر ئەبێ و ئەزانێت کە تۆ بەشێکی کەمتری لەم ناو خێزانەیە کەواتە مامەسا چۆن ینی خێزانەکان با لەوە بزانین کە هاوسەنجی ڕاگررتنی مناڵەکانمان جوانی داهاتویان دەرەخین بۆ ڕاستە مناڵەکە و جواب نایەتەوە کە تۆ قسەی لەگە براکە یاکەی
ئەو ئەڕوا لە لای خۆی هەڵیەگرێ لە لای خۆی کۆمەڵیەکە خۆشەویستیەکەی کە هەیەی بۆ تۆ دەری نابڕێ کە توی ئەوتە بەبراکەی کەواتە خێزان تا چەند وەکو دایک و باوک تا چەند ڕۆڵیانەیە لە داهاتوی مناڵەکانیانە کە لە تەمەنی ێزدەکاریە تووشی ئەو سڵحە نەبن تووشی ئەو غەڵەتە نەبن و تووشی ئەوەش بن کە کچەکە شتێکی پێویستی تایبەتی خۆشیە بوو بە دایکەکە بڵێ بە باوکەکە بڵێ یعنی ئەمانەشمانەیە خێزانانە ڕاستە ئێستا ئەمەش بابەتێکی ترمان هەڵبژاردە و بابەتی پەروەردەی خێزانە بەڕاستی پەروەردەی خێزان خاڵێکی ئەساسیە بۆ دروستبوونی مناڵەکانت بە شێوەیەکی تەندروست ئەوەش ئەرکی دایکان و باوکانە وەکو جەنابەتی نابێ جیاوازی بکەن لە نێوان کوڕ و کچەکانیانە ئەبێ بەو نەمەتەوە ئیش بکەن کە ئەمانە هەردووکیان کە لە عشاری خۆمانە ناونراوە جەرگن هەردووکیان جەرگی تۆن هەردووکیان لە یەک دایک و باوک لە دایک بوون ئەبێ پەروەردەکەوا بێ ئەم مناڵانە هیچیان هەست بەوە نەکەن وەکوتم ئەبێ هەست بەوە نەکەن کە جیاوازی ئەکرێ کوڕێک تاقانەیە سیرەکەی ئەم تاقانەیە وای لێ کردۆ بەرەو هەڵدێریە بە ئەوەندە زیاد لە حەد نازیێنێ بۆیە لە خەیری ئمور و ئەوسەتوها هەمیشە نازێکی زۆر زۆر مناڵەکەت بەرەو هەڵا بە بەرەو انحرافە بە نابێ ئەو نازە زۆرە بدرێ بە ئەگەر کچ تاقانە بێ کوڕیش تاقانە بێ بە هەمان شێوە سیرەکەی دواتر نایەتەوە بۆ نایەتەوە سەر ئەو ڕێگە ڕاستی کە خۆت ئەتەوێت کەواتە خاڵی ئەساسیە کە دایکان و باوکان چۆن تەعامل لەگەڵ مناڵەکانیانە بکەن چۆن پەروەردەیان بکەن دڵنیاتەکەمەوە مناڵۆک و هەویرێک وایە مناڵ دایک و باوک ئەتوانێت چی لێ دروستەکە ئەوەی لێ دروستە بێ ئەم هەویرە بەدەست تۆوێ نەرمە چی لێ دروستەکەی ئەوەی لێ دروستە بێ دڵنیاتەکەمەوە ئەو مناڵانی کە ئێستا لە زیندانەکانان بە کچان و بە کوڕان و بە هەموویەوە من خاڵی سەرەکی ئەگەڕمەوە بۆ دایکان و باوکان کە پەروەردەیەکی دروستی مناڵەکانیان نەکردووە بۆیە گۆچە خستنەوە ڕەنگە هەروە ئاسان نەبێت ئەبێ پلانی بۆ دانی ئەبێ بزانی ئایا تۆ ئەتوانی بەرپرسیارەتی ئەم مناڵی کە دروستیەکەی ئەتوانی بەرپرسیارەتەکەی هەڵگری بەرپرسیارەتەکەی یەکەم خاڵی ئەساسی پەروەردەکردنە لایەنە مادیەکە ڕاستە ئەویش خاڵێکە لە خاڵەکان بەڵام خاڵی یەکەم هەمیشە تۆ ئەفزەڵیەتەیە بە خاڵەکان خاڵە سەرەکیەکە پەروەردەکەیە پەروەردە پێش ئەوەیە کە تۆ چۆن جلی بۆ بکەیت چۆن بیبیتە دەرەوە ئەمانە خاڵێکی ترن بە دوای پەروەردەیان کە تۆ پەروەردەیەکی دروستی کرد دڵنیاتەکەمەوە لایەنەکانی تر خۆی یعنی بە دوای پەروەردەکایەت بەبێ ماندوو بوون بۆیە زۆر بەداخەوە زۆر جار هەر بەبێ پلان مناڵە خرێتەوە دواتریش مناڵەکان بەدبەختی و ماڵێکی پڕ لە ئازار و ناخۆشی و دواتریش باجدەرەکان هەر مناڵەکانن باجی قورسێن لەو پێناوە چونکە پەروەردەیەکی تەندروست نەکراون یان لێپرسینەوە نەکراوەکو جەنابەتی بە تایبەتی دایکان و باوکانە بێ هاوڕێیانە لەگەڵ مناڵەکانیان بن ڕاستە دایک و باوکن بەزەبێت دایک و باوکێکی هاوڕێیانە بن لەگەڵیانە بۆ ئەوی مناڵەکان هیچ شتێک لە دایک و باوکانیان نەشارنەوە بە تایبەتی دایکان نزیکترین کەسن لە مناڵەکانیانەوە چکە چکوڕ چونکە ڕەنگە باوکان زۆر زیاتر لە دەرەوە بن ئەگەر ژنێک دەوامیشی هەبێ کە نیوەڕۆیەتەوە ڕەنگە ماندووبوون و ئەرکی ماڵەوە وای لێ نەکات دووبارە بچێتە دە بەس باوکان سیرەکەی شەوانیشە چنە دەرەوە دەرفەتێکی تریان هەیە بۆیە ئەرکی دایکانە ئەبێ ئەمەنە هاوڕێیانە بن لەگەڵ مناڵەکانە هاوڕێیانی میهرەبانانە نەکتوند و تیژانە چونکە هەموو ئینسانەکان معڕەزە بۆ هەڵە معڕەزە بۆ ڕوبەڕوونەوەی کۆمەڵێک کێشە مناڵەکەت بۆ نێ لای تۆ کێشەکانی باسکە بۆ نێ لای تۆ ئازارەکانی هەڵڕێژێ دڵنیاتەکەمەوە هەر ئەبێ هەڵیر ئەوە قسەی زانایە کە هەمومان پێویستمان بە بەتاڵبوونەوەیە هەر هەمومان بە گەورە و بچووکەوە من ئێستا پێویستم بە بەتاڵبوونەوە ئەی لەکوێ ئەبێ ئەوەیە خاڵە ئاساسیەکە لەکوێ خۆم بەتاڵکەمەوە لەکوێ ناخی خۆم دەرونی خۆم ئارام بکەمەوە ئەوەیە بێ بزانی لەکوێ ئەوە ئەەکەی ئەی بۆچی دایکان و باوکان ئەوەندە هاوڕێ نەبن لەگەڵ مناڵەکانیانە مناڵەکانیان لای دایک و باوکیان بەتاڵ بنەوە کێشەکان ئەو بۆیان چارە سەرکەن سیرەکەی ئەڕوات لای هاوڕەیەکی ڕەنگە دەردەدڵەکانی بکات تووشی کێشەیەک بووە ڕوبەڕووی کەسێک بۆتەوە ڕوبەڕووی کەسێکی نەفز نزم بۆتەوە ئەو کەسەیەوی کێشەی بۆ دروستکە کێ هەیە لە دایک و باوک دڵسۆستن لەسەر لە هیچ شوێنێکا کەس نییە بەقەدەر دایک و باوک دڵسۆز بێ بۆ مناڵەکانی کە تۆ ئەوەندە دڵسۆزی و ئەفزەڵیەتی و دەرەجەیەکی لە ناو خێزانەکە ئەی بۆچی بچێ لە لای دراوسێکەی باسیکە ڕەنگە دراوسێکەت
کۆمەڵی غیرەی لا دروست ببێت لە کەمی نابێ بۆ ئەوی خاڵێکی لاوازی تۆی دەستکەوێ ئەگەر مناڵەکەت لە نەفامی خۆیەوە ڕەنگە مناڵ بێ ڕەنگە دەرەچەیە نەبێ هەمیشە ئەو دەرەچە مەکەرەوە بۆ مناڵەکانت کە بڕۆن لە دەرەوەی خێزان دەردە دڵەکانیان بکەن ئەوە دایک و باوکە نەبێ ئەو دەرەچەیە نەکەنەوە ئەو فەراغە دروست نەکەن بۆ ئەوی ئەو دەرەچانەدا ئەوەندە میهرەبان بن لەگەڵیانە ئەوەندە نزیک بن لێیانەوە لیان بپرسنەوە قەی چێکایەتەوە لە قوتابخانە لی پرسەرەوە ئەمڕۆ چیت کرد لەگەڵ هاوڕێکەت چۆن بووی ئادەی جانتاکە و بزانم ئایا چیتان خوێندووە خێزانە ناسم مناڵەکەی جانتاکەی هێناوەتەوە لەو شوێنەی کە داینەوە بەیانی هەر لەو شوێنەیە جانتاکەی هەڵگرتۆ ڕۆشتووە لی نەپرسیوەتەوە بزانێ ئەم مناڵی ئایا دەرس و دەوری چییە چی کردووە ئایا دوێنێ چۆنی بەڕێ کرد قەی چێکە هەمووی نیو سەعات ناخایەنێ لەگەڵ مناڵەکان تا ئەم دەردەشەیە بکەی زەڕورە ڕۆژانە تۆ لەگەڵ مناڵەکان تا من گاڵتەم لێڵێ وەڵام من وە جارێ لەسەر سفرە خۆی بۆ خۆی ئەمە کۆبوونەوەیەکی خێزانیە سفرە هەمومان کۆوە کاتەوە سفرەی نان خواردن خۆی بۆ خۆی کۆبوونەوەیەکی خێزانیە هەر لەسەر سفرەکە خۆتۆ هەر دانیشتووی کاتێکە وەخشیوە بە نان خواردنەکە هەر لەمەوە تۆ بابەتێک دروستکە ئەوە نییە شتێک دروستکە بۆ ئەوی مناڵەکەت لێت تێبگە اینجا مناڵەکەت ئەزانی چەند دڵخۆشە سیرەکە دایک و باوکی چەند میهرەبانانە یا هەڵناسێ لە خەو دایک و باوکە کە مناڵەکەی بەڕێکە ئی بۆ هەڵناسی لە خەوت بۆ دروستی کرد هیچ مناڵی عریزە نایە دایک و باوک دروستیکە کە عریزەی نەیەوە تۆ وات کردووە پلانت داناوە مناڵێ دروستکەی کە دروستی کردووە ئەبێ خۆ بە جوانی پەروەردەی کەیت و فەراهەمی بێنی قەی چێکە خێرە هەستە قەی چێکە چایکشی بۆ لێنێ هەر بە زۆری با قومێ چاپ بخواتەوە یەک قوم قەینا زۆر دایکان ئەڵێ نایخواتەوە مناڵەکەم با یەک قوم چاپ بخوا با یەک ئەوە نەنان بخوا بەڵام ئەمە گرنگی پێدانە خۆی بۆ خۆی گرنگی پێدانە سەیرەکەی دواتر دەستبێنە بەسەر یا ئاوای ماشەڵڵا و بە ساقە و بم وای جوانترین مناڵ جوانترین کوڕم هەیە جوانترین کچم هەیە سەری ماچکە سەیرەکەی یعنی ئەمە ئاسوودەی ڕۆحە سیرەکەی لەناو مناڵەکانە دیارە لەناو هەموو مناڵەکانە دیارە بەڵام تۆ هەڵناسی لە خەو هەر خەوتووی مناڵەکە دەچێت بۆ قوتابخانەیەتەوە یا ئەڕوا بۆ شوێنەیەتەوە تۆ هەر سیرەکەی لە نەکە ئەیژێتەوە یەک تەقەی دەرگاکە بێڵی بە ملیشکاو بێتەوە یاخوا ئەوە تۆ چۆنە و دەرگایە تەقەی هات تۆ هەر لێو نەپرسیوەتەوە ئەی وەڵی دەرگا تەقەیت وەڵی ئەی مناڵەکە هاتوو هاوارێگەکە مناڵ هەمیشە حەروکە جا دایکان و باوکان سیرەکەی سەرکوتی مناڵەکانیانەکەن مناڵە بێ بەتاڵ بێتەوە لە یاریکردنیش ئەبێ وەڵای ئەچێتە سەر قەنەفە شتە شکێنێ ئەوە بە لەعابەکانی یاریەکە تۆ نابێ ئەمانێ ئەم دەرەچانی هەموو بۆی بەتاڵ بێتەوە لەمانش بەتاڵ بێتەوە زۆر ئەمانەشی لێداخە لەبەرەوەی ماڵەکەی پیس نەبێ لەبەرەوەی نابێ ناکرێ ئەبێ ماڵەکە و پیس بێ ئەبێ ماڵەکەت شپرزە بێ ئەبێ وای لێ بێ شتەکان تشکێ قەنەفەکە و پیسە بێ وای لێ ئەمە ئەوەیە بێ ئامادەکاری بۆ ئەو بکەی کە ئەمانە هەمووی ڕوبەڕوو زانی چۆنە پێش دروستکردن ئەم ئامادەکاریانە بکە دڵنیاتەکەمەوە کە مناڵاتە دنیاوە خۆت بۆ ئامادە کردو کە مناڵەکەت ئەم عەزێتانەی هەیە ئەم ئازارانەی هەیە بێ قبوڵیشیکەی کاتە جەنابەت ئەوەنە جوان وەسفی ئەوەت کرد مناڵە بێ چۆن پەروەردە بکرێت هەرچەند تۆزێک لە تەوەرەکە دوورکەوتینەوە بەڵام بەڕاستی خۆی ئەوەی کە تۆ بتوانانی خێزانێکی گەرم هەروەها دروست بکەیت ئەمە واکات ئەوەشی کەتیا پەروەردا بێت خوشک بێت برابێت لە کۆتاییە باش پەروەردە بکرێت جامە مۆستا ئێستا جەنابەت مادام باسی پەروەردەی مناڵت کرد ئێمە هەندێک جار ئەبینین ئەم دیدگاهەیە بەتابەت لە کۆمەلگای خۆمانە هەیە بۆ منداڵ ئەوەی کە منداڵ ئەگەر کچ بوو و ئەگەر وەکو خوشک لە خانەوادەیەکە ڕۆڵی گێڕا ئەبێت فیداکار بێ لە خۆبوردە بێ هەندێک جار ئەم خوشکە گەورە بێت ئەگەر خوا نەخواسە دایک و باوک لە ژیانانەمان ماڵک دواتر دوای ئەوان دابشکرا ئەگەر خوشکەکە بەعزێ جار داوای مافی خۆی بکە لە براکەی لی داوا بکاتەوە کۆمەلگا بە چایەکی سەیری ئەکا بەڵام ئەگەر بە دیوە پێچوانەکەی براکەی ماڵی خوشکەکەی بل بەو چاوە ناشرینەوە بەو ڕادەیە سیر ناکرێت مەبەستمان ئەوەیە کە ئەم هاوسەنگیە چۆن دروست بکرێت کە خوشکێکیش ئەوەندە ئیتر لایوانە بێت چونکە خوشکە ئەبێ زیاد لە ڕادە لە خۆبر دەبێت زیاد لە ڕادە قوربانی بات واتە لە ئاستا نۆرماڵەکەی زیاتر ئەمەش دیسان ئەرکی دایک و باوکە ئەرکی براکانیشە براکان کە زانیان زیاد لە حەس زیاد لە لزوم
خوشکەکە سیرەکەی زیاتر تەسحیایە بووە بە قوربانی ئەبێ بیوەستێنی خوشکەکەم وەرە تۆش وەکو منی جیاوازیمان نییە من و تۆ لەو دایک و باوکەوە لە دایک بووین تۆ خوشکی من برام هەر یەک لە یەک ئاستای بۆ ئەوە قوربانی بۆ ئەوەندە خۆت ماندووەکەی تۆش پێویستی بە ئیسراحەتە تۆش پێویستی بەوەیە ئەو نییە پشوبەی ئەمە ئەبێ براکان ئەمانە بیری خوشکەکانیان بخەنەوە ڕەنگە هەمیشە خوشکەکان بە ئەلکی خۆیانیان بزان ئەبێ خوشک ئەمە بکە برا لە ئاستێکی باڵایە نابێ بیکە ئەبێ براکان بیان وەستێنن ئەبێ نەهێڵن زیاد لە حەدیش ماندوو بن یعنی بۆچی لەبەرەوە ئەمە ئەلکی خێزان و براکانە کە ئەم سنگ و قورسایە بگێڕنەوە بۆ خوشکەکان زۆر جار لەسەر میراتی سیرەکەی بەداخەوە لەسەر خانوویەک یەک خانوو بەجێماوە دایک و باوکیان لە دەزاوە خانوویەک بەجێماوە سیرەکەی فەوزان دێتەوە لەسەر ئەوەی ئەم میراتە چۆن بەش بکرێت جاری وا هەبووە براکان ئەسڵەن و توانە بۆچی خوشک بۆچێتی زاوا ئەوە هێڵی سوورە زاوا بێت بە شەماڵی ئێمە بخوا نای تۆ ئەیە بە خوشکەکەت بابە مەیە بە زاواکەت ئەزانی چۆنە ئەگەر تۆ لەو لایەنەوە لێکی بیتەوە ئەی تۆش کچێکی بێگانە تێناوە تۆ کچێکی بێگانە تێناوە ئەوش تۆ کوڕێکی بێگانەی هێناوە کەواتە لەم ڕوانگەی شۆ سەیریکە هەر یەکێکە کەچی سیرەکەی ئەفزەڵێت یاناوە بۆ کچە و بەبووکەکە بەڵام ئەفزەڵێت نایەن بە زاواکە هەمیشە زاوا لەژێر ئەو فشارە دەرونیا بۆ کە نابێ بە پلە چوار سیر کراوە زۆر جار ئەگەر خەسوویەک زۆر جار ئەگەر کەمێ احتیمامی هەبێ بە زاواکەی زۆر جار لەسەری کەوتووە یعنی سەرزەنیشت کراوە تۆ عیب ناکەی تۆ وەڵی زۆر عیبە بۆ تۆ واکەیت و ئەمانە بۆیە ئەمانیش دیسان ئەم ناهاوسەنگیانە هەم براکان دروستیەکەن هەم دایک و باوکان دروستیەکەن بۆیە ئەرکی سەرەکی دایکان و باوکانە بزانن چی ئەکەن لەو ماڵەیە نەهێڵن فەوزا دروست بێ لە نێوانی کچەکان و کوڕەکانە ئەبێ ئەو کەشە ئارام و جوان و پڕماڵە پڕمەحیبەتە دروستکەن کە ئەو کە خوشک و براکان ئەگەر دووریش کەونەوە لەو ماڵە هەمیشە دڵیان لای ئەو ماڵە پڕمەحیبەتە بێ کە بەجێیان هێشتووە نەک کە بێنە دەرەوە بڵێن هەناسەیەک هەڵکێشن ئەو نەجاتمان بوو لەو ماڵە پڕفەوزایە ئەم ماڵە پڕفەوزایش کێ دروستی کرد خێزانەکان دروستیان کرد من دوو کچم هەبوو نمونەیەکی زیندوو هەردووکیان زەواجیان کرد کوڕە گەورەکەم وتیتر من تااقەتم نییە بێمەوە ماڵە خۆی زەواجی نەکرد بوو وتی من تەواویترە ماڵە وێران بوو من لەگەڵ کێ قسە بکەم شەوان لەگەڵ کێ دانیشم لەگەڵ کێ دەردە دڵکەم هەستم بەوە کرد کە زۆر یعنی من کارێکم نەکردووە کە نێوانیان ئەو دەرەچەیە دروستکەم ئەو بۆ شایە دروستکەم و یەک بە ئێستای شەواڵەدایە هەمیشە قسەمان لێ دەرهێناوی بزانین کاممانی خۆشترێ قەت ئەوم نایە ڕەنگیشە هەمیشە دایکان و باوکان لەو ڕوانگەیەوە ئەویژە ها مناڵێک باشترە گرنگیت پێ ئەیە ڕۆژی دەجارێ باوشی پیاکە دایگیان بە قوربانم قەزا و لە من کەوێ مناڵێکی تر ڕەنگە ئەها کەم دووتر بێ ینی لەو ڕوانگەوە مناڵ هەر مناڵە هەر ڕۆحی دایکە هەر جەرگی دایک و باوکانە بەڕاستی لای من دەرەجەیەکە مناڵەکان دەرەجەیەکە ئەفزەڵیەتن لە دوای ئەوانە کەسانی برا کەسانی تریان لەبەرەوە ئەو خێزانە ئەبێ هەمیشە وابێ کە برا و خوشکەکان ئەگەر زەواجیشیان کرد ئەوەندە تامەزرۆی بینینی یەک بن ئەوەندە باش بن خاڵێکی تر ئەوەیە کە کوڕەکانیش زەواجیان کرد لە هاوسەرەکانیان وا بگەێنن کە تۆ کەسێکت هەیە ئەفزەڵیەتە لای تۆ ئەوش خوشکەکەتە تکاکەم خوشکەکەم پێش گواستنەوە هەمیشە وتومە پێش گواستنەوە هەنێ خاڵی خۆتەیە بۆچی ئیلا بێ بچیتە ژێر سەقفی هاوسەری شتەکانی خۆت بڵێ پێشەوەی بچیتە ژێر سەقفی هاوسەری بڵێ لای من دایکم و باوکم هێڵی سوورن تکایە من تۆم زۆر خۆشەوێ تۆ ئەبی بە هاوسەری مستەقبەلی من تۆم زۆر خۆشەوێ بەڵام دایک و باوکشم هێڵی سوورن خوشکەکەم هێڵی سوورە ئەبێ ڕێزیان لێ بگری ئەبێ خۆشەویستیان بیتێ ئەبێ ڕێگری لە من نەکەیت هاتوچۆیان بکەم کاتە ئەبێ ئەو پیاوە لەو نێوەندە هاوسەنگەکە بیپارێت ئەبێ ئەویش لەو کاتێشە ئەبێ براکان ئەو هاوسەنگێ بی لەوە بکەنەوە نەک هەر یەکسەر بی لەوە بکەنەوە چۆن زەواجەکەن و چۆنە ڕۆنە لە دوای ئەوە تۆ کە چوویتە ژێر سەقفی هاوسەری دڵنیاتەکەمەوە بۆ لەم بینبەرەی ئێوە کچان و کوڕان گویان لێبێ لە ژێر سەقفی هاوسەریە هیچ شتەکان ئەوەندە بەهەند وەرناگیرێ ئەبێ پێش ئەوەی ئەوە ڕووبە تۆ کۆمەڵێ من طبعم وایە ئەوە شتەکانی تێگەێنانی بۆچی من وەکو دوایین پرسیاری خۆم ئێمە باسی خوشکەکەی
و باسی براشمان تێکەڵ کرد کە هەمویان پەیوەستن بەڵێ زۆریش خێزانە تا چەند گرنگە ئێمە لەبەروی کەلتور و نەریتی کۆمەلگاکەی خۆمان کۆمەڵایەتین یعنی هەمیشە ئەگەر بسنە ژێر سەقفی خێزانێکی تریشەوە هەر تێکەڵ یەکترە بینەوە هەرە وەستو زەمانێ دوو بابەتی زۆر گرنگی ڕێز و خۆشەویستی چۆن بتوانین ئەمە بپارێزین ئایا چ براکە بتوانێت متمانی شوێی بە خوشکەکەی بێت ئەمەنی خۆش بێت ئەمەە ڕێزی بگرێت چکە لە بەروی خوشکەکەی ڕێزی بڕیارەکانی ئەمی گرتووە ڕێزی ئەوەی گرتووە کە شتێک نابەجێ یان شتێک سنووردارە یان شتێک لەوانەیە لەگەڵ نەریتی ئێمەیان نەگووت با تۆزێ ئاپچینە ناو کۆمەڵگای خۆمانە ئەم دوو بەخشین و وەرگرتنەوەیە تا چەند وا ئەکاکە بتوانین ئێمە ئەو هاوسەنجی و ئەو خۆشەویستیە کە لە چەند ماڵی کەشابین هەربی پارێزی ئەوە وەکووتمان ئەو هاوسەنگی و خۆشەویستیە بڵین بۆ نمونە برایەک ئێوێ ڕخنە لە خوشکەکەی بگرێ ئەی بۆ تۆ زۆر بە جوانی یعنی ناتوانانی بە ئەوەندە بە سۆزەوە ئەم ڕخنەی لێ بگری سیرەکەی لێ دووەرەگرێ یعنی هیچ نیگەران نابێ بای مسقالە زەڕێ ئەو خوشکە نیگەران نابێ بەڵام تۆ چووی ئەوەندە سیرەکەی یەکەم جار وا ئەقیژێنێ بەسەریا هەر زرای هەر نازانێت چی بکە ڕەنگە لە ناخیشیا کۆمەڵی شتە بێ تازە ناتوانێت دەری بڕێ بەڵام تۆ نە میهرەبانانە لی بچۆرە پێشەوە دڵنیاتەکەمەوە دایکان و باوکان براکان زیاتر چونکە ئەمانە هەمیشە خوشک هەمیشە نازانم ئەو کەسە نەرمونیانە بووە گوێڕایەڵ بۆ براکانیشی و بۆ دایک و باوکیشی ئافو بۆیە ئەبێ نەرمونیانانە براکان خوشکەکان لەلایەنە کۆمەڵایەتیەکە و خوشکەکەم ئێمە ئەم خێزانەی بۆ نمونە من خێزانێکی عشایرم کە زانیت خوشکەکەت بەرەو گەورە بوون و ئەوە ئەچێ تێگەێنە من خێزانێکی عشایرم ڕەنگە ئەم خاڵانە لای من باش بێ ئەفزەڵێتە ئەم خاڵانە لای من ڕەنگە باش نەبێت ئەها تۆ کە تێت گەیان دڵنیاتەکەمەوە ئەو بۆ ڕێچکەی تۆیە ئەڕوا کە تۆ بۆ داناوە بەڵام نەک بە تونوتیژی هەمیشە قسەیەکی کوردی خۆمانەیە ئەڵێ مار بە قسەی خۆش لە کونیەتە دەرەوە هەمیشە قسەی خۆش قسەی میهرەبانانە هاوڕێیانە هەواڵانە واد لێ ئەکا کە ئەم خوشکە لە تۆ نەترسێ ناچێتە قاڵبی ترسەوە تکایە با ئەوەندە تونندوتیژ نەبن لەگەڵیانە ئەو احترام و ڕێزە بچێتە قاڵبی سیرەکەی احترام نییە هیچ احترامی لە براکەی ناگرێت تەنها لێ ترسێ بۆ بچێتە قاڵبی ترسەوە با لەو قاڵبەیە بمێنێتەوە کە جەنابوتی قاڵبی ڕێز و خۆشەویستی و سۆز و محیبەتە کە ئەمە وا ئەکا خوشکەکە هیچ لە براکەی ناشارێتەوە دڵنیات دەکەمەوە منە ئێستاش کچەکان کە شتێکیان بۆیە یەکسەر ئاجێکیان ئامانجگا وەرە بزانەوە چی موبایلیان ئەو چاکیەکان ئازانم چیان هەموو شتەکانیان ئێستش کە زەواجیان کردەوە یعنی چونکە ئەو نەمتمانی یاونەتێ و توێتی هەر شتێکیش بوو بە من بڵێن یعنی تووشی بچووکترین شتە بن یەکسەر تەلەفۆن بۆ ئەوەکەن بۆیە بێ ئێمە خۆمان ئەم کەشە دروستکەین نەیەڵی برای میهرەبان هێزە پشتە ئیتر نییە توانای خوشکە هێزی ئەژنۆیە قەڵا بەڕاستی قەڵایە ئەو برایە بێ بە قەڵا بۆ خوشکەکەی ئیتر قەڵا ناڕوخێروا بە ئاسانی بۆیە هیوادارم براکان ببن بەو هێز و پشت و پەناو قەڵایی خوشکەکانیان کە چوونە ژیانی هاوسەریشەوە هەر ئەو قەڵایە بن بۆ خوشکەکانیان کە خوشکەکانیان قەت هەست بە کەمی نەکەن هەمیشە ئەگەر لەگەڵ هاوسەرەکەی شیانی گەران بوو یەکسەر تەلەفۆنەکەی هەڵگرت گەردە دڵەکەی لای براکەی بکات چەند خۆشە بۆ لای دراوسێکەکەی بیکە یەکسەر براکەم زۆر دڵم تەنگە هەتا ئێرە نای بە شەڕی تێ نەکەوێت نەک براکەش بە تونوتیش بڕوا بۆ هات کردووە نەتکردا بابە ئەزانی چۆنە کەس بە خۆیانە نازێ هاوڕیان کەس بە خۆیانە هەموو ئینسانێک معڕەزە بۆ هەڵە یا ئەوەی بەداخۆی سەهانێک جار چەکەڵەگرم بۆ گیانی زاواکە ئەوەش نەبێت ئێستا سیرەکەی گوربا بە گیان نازام سوتەفاومێ ڕوئەیە زۆر بەداقەوە سوتەفاومێ ڕوئەیە عاجزبوونێ ڕوئەیە وەکوتم هەموو ئینسانێکیش معڕەزە بۆ هەڵە جاری وایە بی لەوە مەکەرەوە مناڵی گەورەی جاری وایە گەورەیشیە لە خۆتەوە شتێگەکەی دواترەڵی وای من بۆ ئەمەم کرد کەواتە معڕەزی بۆ هەڵە بۆ ئەبێ یەکسەر کچێک کە یعنی نییە ڕەنگە ئەها تەمەڕودی پێ ئەڵێن کچێک ئەو نە ئازارەکانی زۆرە تەمەڕۆت دەکات لە مێردەکەی ئێوێ بچێتە ماڵی باوان بۆی ئەها ئەم بە خۆدا چوونەوەیە بکات بۆی ئەها باش بێ وابێ ئەو قسەیەکی خێر بکرێ لەو نێوەندە وای کارە ساتە کاتێزان کڕ چەکێ برا و هەمویانیان کوشت وەڵا فڵانیان برینار بوو بابەگیان ئەخۆ ئەی زمانی گفتوگۆ تۆ لە کوێی یعنی بۆ بە زمانی گفتوگۆ ئێمە لەگەڵ یەک قسە نەکەین بۆ ئەم پەیامەتان هەڵگەستووە بە هیوای ئەوەی کە بتوانین زیاتر ئێمە
کامڕۆ ڕۆژی خوشکە بتوانین ڕێز لە خوشکەکانمان بگرین کە هەمیشە وەک تۆ باسیەکەی براکان و کەسەکانیش ببنە قەڵایەک بەڵام پاراستنی ئەو قەڵایش لە ئەستۆی خوشکەکانەیە ئەم وەرگرتنیاتەکەمەوە برابوو بە قەڵا خوشکەی پارێز ئەمە زۆر گرنگە بە هیوای ئەوەی کە هەمومان ڕێزی ئەوە بگرین کە ئەوان زۆر جار شوێنی دایکیشمان بۆ گرنەوە شوێنی کەسانی زۆر ئازیزمان بۆ گرنەوە بەڵامی تر هەر کاتێکیش کێشەیەک ڕوویە با ئێمە لەسەر خۆتر بین توانین بە گۆشتەکان چارەسەرکەین دووبارە سپاس بۆ تۆ دەستان خۆش بێ نەمزانی ڕۆژی خوشکانە ئەمڕۆ سڵاو هەزار سڵاو لەم ڕۆژە ئەم ڕۆژە پیرۆستترین ڕۆژ بوو لای من دەستان خۆش بێ بەنامەیەکی جوان بوو لە شتان ساڵ دەستی جوانەکانی زۆر بەخێر بێت